بینەنار هەن لێ سەر ئەبێ ڕێککەتنات ناوبەرە عەبدێ و ئەحمەد شەرع هاتیە ئەنجامدان هەڵبەت کارڤەدانên نێودەوڵەتی یە ناوخۆیژی gelek hebûne dibêjin ku wê Sûriya bibe beref qonaxekê ciyawaztir jiya beriyaneha beref baştir. Em vê yekê gotûbêj bikein mêvanekê min heye Rastexo lê Denîmark di gel min daye û jî بەڕێز مەیسەم مرادی شارەزا di karûbarê siyasetên nêvdewletî Rastexo digel min daye kak Meysem gelek spas digel me da beşdarî ji pirsa yekem dest pê bikim ez bêjim ku piştî ev rêketine hatiye îmzakirin çi çêbû û çi qonax derbas bû heta ku rewşeka wisa hem li Sûriye hem jî li Rûşavayê Kurdistanê çêbû rêketinek hate ئەنجامدان. بەڵێ سڵاو ڕێز بۆ بەڕێستان بۆ بینەران و بیسەرانی کورتسات نیوز. ڕێکەوتنەکە لە قۆناغێکدا هاتووەتە واژۆکردن ئەوەیە کە پێم وایە کە پێویستی جا لەو دەستێوەردانە دەرەکیانە کە هەبووە ویستی کۆمەلگای نێودەوڵەتی پێویستی کاتی مەزلوم عەبدی یان بڵێم هەسەدە و هەروەها ئەحمەد شەرع بووە. لە ئێستادا ئەحمەد شەرع فشارێکی زۆری لەسرە بەتایبەت توانم بڵێم پرسیاری ئاسایشی زۆری لەسرە بۆ ئەوەی کە بیسەلمێنێت کە توانایی بەڕێوەبردننی وڵاتی هەیە وەکو سەر و کۆمار و هەروەها دان بە مافی پێکاتەکانی ناوخۆی سووریەدا دەنێت و لەم ئاراستەیەدا هەموو کاتێک وڵاتانی ڕۆژاوایی باسییان لەوە کردووە کە ئەحمەد شەرع بە قسە ناتوانێت ئەم بابەتانە بباتە پێشەوە دەبێت بە شێوەیەک بەکردەوە بیسەلمێنێت لێرەدایە کە ئەحمەد شەرع ناچار دەبێت دەکارێت بکریار بەیەکێ بسەلمینە ئەوەی کە واژۆی کردووە تا ئاستێک ئەوەی کە واژۆی ئەم ڕێکەوتنە لەو ئاراستەیەدایە بۆ نمونە دانپێدانان بە ئەوەی کە نەتەوەیەک خەڵکێک لە سوورێدا بوونی هەیە کە کوردن کە شتێک کە پێشووتر نکۆڵی لێکراوە مافی هاوڵاتی بوون کە دەبێت بە کورد بدرێت کە پێشووتر لە کاتی بەشارەسەد و حافز ئەسەددا بە هیچ شێوەیەک لەو ئاراستەیەدا نەبووە بەو شێوازە چاوی لێ نەکراوە و بوونی کورد لە سووریا هەموو کاتێک لەژێر هەموو کاتێک سڕاوەتەوە و لە ئێستادا ئەم ڕێکەوتنەکە کراوە ئەحمەد شەرع ناچار بووە تا ئاستێکیش دان بە مافەکانی کورد لە چوارچێوەی بۆ نمونە کە کاتێک باس لە کۆمەڵگە یان جڤاکی کوردیش دەکرێت کە ئەوە بۆ خۆی سلمێنەری ئەوەیە کە ئەحمەد شەرعیش پاشەک شەکلێکی کردووە هاوکات کوردیش پێویستی بەم ڕێکەوتنە هەبووە بابەتێکی زۆر زۆر گرنگەوەیە کە لەسەر سنووری ڕۆژاوای کوردستان تورکیا بوونی هەیە جبهەت النوسرە بوونی هەیە داعش بوونی هەیە ئێستا ئەحمەد شەرع بەهێزەکەیەوە هەیە تەحریری شام بوونی هەیە کورد پێویستی بە سەقامگیریە بە ئاسایشە بە ئەوەیە کە دووبارە بتوانێت ژێرخانی ئابووری و مەدەنی خۆی بنیاد بنێتەوە کە لە ساڵانی پێشوە تورکیا لە ناوی بردووە بۆیە لێرەدا بەێ بەریانەها gelek stem زۆرداری کوردان هاتیە kirin و کوردان تایبەت ئەم بەحسا ڕۆژاوایی کوردستانê bikin ئەvە çend ساڵێکە قوربانی دانە شەڕ kiriye ji bo parastina dever û cih û malên xwe ئایا ئەف ڕێکەتنە dibe hîviyek ji bo Kurdan ku dilê wan pêxۆş bibe لە ڕاستیدا ئەم ڕێکەوتنە دەبێت لەو ئاراستەیەدا چاوی لێ بکرێت کە بەردی بناغەی نووسینەوەی دەستوری سووریە ئایا ئەم دەستورە دەنووسرێتەوە ئایا ئەم ڕێکەوتنە دەڕاتە بواری جێبەجێکردنەوە مەبابەتێکە کە لە داهاتوودا ئەمە بینەریەوەن لەبەرەوەی کە فاکتەری ناوخۆیی لە سووریا باڵانسی هێز لە سووریا و فاکتەری دەرەکی لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست و لە دەرەوە بەتایبەت ئەمریکا ئیسرائیل ئەمریکا فەڕەنسا ئەڵمانیا ئەمانە زۆر کاریگەریان هەیە لە بەرەو پێشچوونی ئەم ڕێکەوتنەدا بەڵام ئەوەی کە گرنگە لە قۆناغی یەکەمدا لەم هەنگاوی یەکەمدا کە هەڵگیراوە بۆ نووسینی ئەم ڕێکەوتنە ئەوەیە کە بوونی کورد دانی پێدانراوە هاوڵاتی بوونی کورد مافی ئەو هاوڵاتی بوونی کورد دانی پێدانراوە وەستانی شەڕ لەسەر سنووری ڕۆژاوای کوردستان دەبێت جێبەجێ بکرێت ئەم بابەتانە دەتوانێت کە لە داهاتوودا بۆ دەستوری سووریە کە دەنووسرێتەوە لەسەر ئەم خاڵانەی کە داڕێژراوە دووبارە مافی زیاتر بۆ کورد دەستەبەر بکرێت من پێم وایە کە لەم ڕێکەوتنەدا و دوای ڕێکەوتن لەگەڵ دروزیەکان ئەحمەد شەرع و دروزیەکان جۆرێک لە
بە فەرمی ناساندنی سنوورەکانی ناوخۆی سووریا هاتە ئاراوە واتە ئەوەی کە بە بۆچوونی من ڕۆژهەڵاتی ڕۆباری فراد وەکو جۆرێک لە دەسەڵاتی دەبێتە جوگرافیای ژێر دەسەڵاتی هێزەکانی هەسەدە و بەشی باشووری سووریش بە هەمان شێوە تا ئاستێک ڕەنگە نەک بەو شێوەی کە هەسەدە دەتوانێت کە دەستکەوتی زیاتری هەبێت و زیاتر لە ڕێکوتنەکانی کاتی بەراوردیانەکەی جیاواز بووە بەڵام سنووری ناوخۆی سووریا خەریکە دیاری دەکرێت و ناڕاستەوە خۆم پێم وایە ئەحمەد شەرعدانی بەوەداناوە بەڵام ئەوە دووبارە بکەمەوە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە پێویستی بە زۆر فاکتەری ناوخۆی و دەرەکی باشە تا بەحسا کوردان کرد تا بەحسا اعتراف بۆنا کوردان کردە دناوا سووریێدا بگشتی پشتیا بێ ڕێکەتنێ پرسا من لە سەرڤەیەکی ئەوە ئایا تا بەحسا دەستوری ژی کرد ئایا دهێلن کورد دێ دەستورێ نوێ سووریادا بەشدار بە مافێنوان پاراستی بە ئەگەر لە ڕوانگەی ئەحمەد شەرع و هاوپەیمانەکانی وەکو تورکیا و قەتەرەوە چاو لە بابەتەکە بکەین بێگومان ڕێگە نادەن بەڵام ئەوە ئەحمەد شەرع و تورکیا و قەتەر نین کە یەکلاکەرەوە ئەتوانن هەموو بابەتەکان یەکلا بکەنەوە ئەمە لایەنگەلێکی دیکە هەیە کە لە دەرەوە چاودێری پرۆسەکەکەن شاری زۆر دروست دەکەن بۆ نمونە ئەمریکا ئیسرائیل و فەڕەنسا ئەمانە ئەم وڵاتانە ڕێگە نادەن کە بۆ نمونە سووریە بەرەو ئاراستەی ناوەندگەرایەکی تونند و تۆڵ بڕوات و دەوڵەتێک دروست بکرێت کە ئەم دەوڵەتە لە داهاتوودا ئەگەری دروستکردنی مەترسی هەبێت بۆ سەر ئیسرائیل بۆیە تەنانەت ئەگەر لەسەر بەرژەوەندی نەتەوەیی و ئاسایشی نەتەوەی ئیسرائیلی چاو لە بابەتەکە بکرێت من پێم وایە کە فشار زۆر دەبێت لەسەر ئەحمەد شەرع و دەبێت کە تا ئاستێکی زۆر پاشەکشە بکات بۆ ئەوەی کە دەسەڵاتێکی بەهێز دروست نەکرێت لە سووریەدا بەڵکو سووریە بەرەو ئاراستەی بەهرێن بوون و من پێم وایە کە تورکیش دەبێت لە داهاتوودا ئەو واقعیەتە قبول بکات کە واقعیەتی سیاسی سووریای بەهرێن بوونە بەڕاستی تا بەحسا تورکیا کرد من دخواست لەوێ دەرێ پرسێکی لە سەروەیەکێژی بکەم مەدیت gelek ji welatên zilhêzên cîhanê pêşwazî jê evê rêketinê kiriya navbera Ehmed Şerع digel Mazlûm Ebdî ku hatiye encamdan ev rêketine ku ji heşt xalan xwe têda dîtibû lê heta îro jî me dît Tirkiye êriş bombabaran li ser cihên Kurdan taybet jî bendava Tişrîn îro jî bombabarana xwe encam daye aya Tirkiye çi dike Tirkiye çi tiştekî dixwaze li aliyekî piştgiriya rêketinê dike li aliyekî êrişan dike yanî em pirsa min ew aya Tirkiye çi dixwaze evê tiştî dike تورکیا ناتوانێت بە شێوەی فەرمی بڵێت کە دژی هەر جۆرە ڕێکەوتنیەکە کە بەرەو سەقامگیرتر بوون دەڕوات لە سووریەدا تورکیا ئەردۆغان باز لەوە دەکات کە پشتگیری ئەم ڕێکەوتنە دەکات بۆ بێگومان ئەگەر بڵێت کە پشتگیری ناکەین بەواتای ئەوەیە کە دەیهەوێت کە سووریا زیاتر ناسەقامگیرتر بێ و ئەمە پەسەند کراو نییە قبول کراو نییە لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتیەوە بەڵام بۆیە پێویستی بە ئەوە هەیە کە ئەگەر بە زارەکیش بێت بە قسەکردن بێت بڵێت کە بمە پاڵپشتی لەم جۆرە پرۆسەیە دەکەین لەم جۆرە ڕێکەوتنە دەکەین هاوکات ئەوەی کە تورکیا لە دەستێوەردانەکانی یان هێرشەکانی کۆتایی پێنەهادووە بەڕاستی ئەمە شتێکە کە یانێ ڕوونە تورکیا ئەوەی کە دەیهەوێت ئەوەیە کە تا ئەو شوێنەی کە دەتوانێت ژێرخانی ئابووری ژێرخانی مەدەنی ڕۆژاوای کوردستان و هێزەکانی سووریای دیموکراتیک لە ناو ببات بۆ ئەوەی کە ئەم هێزانە لە ئەگەری ئەوەدا کە ئەگەر بۆ نمونە ئەمریکا لە سووریا یان لە ڕۆژاوای کوردستان بکشێتەوە ئاسانتر تورکیا بتوانێت لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە فشار بۆ سەر ڕۆژاوای کوردستان دروست بکات باشە ببینین ئەحمەد شەرع سەرەوان ئێرشام بێدەنگە پێویستە ji vir û dîvda ji bo dahatî ji bo bêdengkirin ji bo rawestandina bancûra êrişan li ser Rojavayê Kurdistanê pêwîst e Ehmed Şerع çi rolekî bigêrît بەپێ ئەو ڕێکەوتنە پێم وایە خاڵی شەشە کە باز لەوە دەکات دەبێت کە شەڕ لە سەراسەری سووریەدا ڕاوەستی یەکێک لەو بابەتانەی کە من پێم وایە مەزلوم عەبدی لە بەرچاوی گرتووە لەو خاڵەدا ئەوەیە کە بە شێوەی ناڕاستەوخۆ لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە فشار دروست کات بۆ سەر ئەو گروپانەی کە لە ناوخۆی سووریەدا هەن بۆ نمونە جبهەتول نوسرە ئەوانە کە هێرش دەکەنە سەر کورد هێرش دەکەنە سەر بۆ نمونە لە پردی قەرەقۆزاغ و تشرین کە ئەو هێرشانە دەست پێ دەکەن هاوکات لە ڕێگەی ئەحمەد شەرعەوە
هەوڵی ئەوەش بدات کە بێگومان ڕێگەگەلی دیکەش هەیە کە لە گفتوگۆدان و خەریکن قساکەن لەگەڵ تورکێدا بەڵام دەیهەوێت کە ئەحمەد شەرعیش پەیوەست بکات بە ئەم گفتوگویانەوە بۆ ئەوەی کە تورکیا قەناعەت پێبێنێت و بتوانن ڕەنگە ڕێککەوتنێکیش لەگەڵ تورکیا بکەن بۆ ئەوەی کە تورکیا ئەم هێرشانەی کۆتایی پێبێرێت باشە بۆ چۆن ناتە تورکیا دەکارە بە یەکێ بکە ئەحمەد شەرعی ڕازی بکە لەسەر ئەوانها کو ئەم دبینین دکات تورکیا دەکارە بە یەکێ بکە ئەحمەد شەرع بۆ پێویستی بە ئەوەیە کە ڕەوایی زیاتر بەدەست بێرێت بۆ ئەوەی کە بتوانێت خۆی وەکو سەرۆکێکی لێهاتوو نیشاندات ناچارە کە لەو ئاراستەیەدا هەنگاوگەلێک هەڵبنێت ئایا تورکیا ڕازی دەبێت یانە نازانم بەڵام پێدەچێت کە گفتوگۆیان هەبێت پێدەچێت کە بابەتگەلێکی تر لە داهاتوویەکی نزیکا بێتە بەرباس سەبارەت بە گفتوگۆی کورد و تورک سەبارەت بەو ناوچانەی کە هەیە ئەو هێرشانەی کە دەکرێت و ئەمە بەتەنیا ئەحمەد شەرع نییە وڵاتانی دیکە بۆ نمونە ئەمریکا لە کاتی ئیدارەی جۆ بایدنیشەوە دەستی هەبووە لەم گفتوگویانەدا ویستویەتی کە لێک تێگەیشتنێک دروستکە لە نێوان هێزەکانی سووریای دموکراتیک و تورکیادا بۆ ئەوەی کە ئەم کێشە و گرفتانیان کۆتایی پێبێت من پێم وایە کە لە دوای بڵاوبوونەوەی پەیامەکەی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان سەبارەت بە هەڵوەشاندنەوەی پەکەکە و لە ئەم ڕێکەوتنش کە کراوە لە نێوان ئەحمەد شەرع و مەزلوم عەبدیدا تا ئاستێک ئەوە دەبیندرێت لەم ڕێکەوتنەدا ئەگەری هەیە کە یەپەگەش هەڵبۆشێتەوە کەواتە تورکیا ئەو بیانوانەی کە هەی بووە بۆ هێرش بۆ سەر ڕۆژاوای کوردستان خەریکە لێی دەسێنرێتەوە چ بە پەکەکە بێت و چ بە یەپەگە بێت و هێزی سووریای دموکراتیکیش خەریکە دەبێت بە بەشێک لە دەوڵەتی سووریە واتە منزومەی دفاعی سووریە کۆ ئەمە ئەتوانێت کە کاریگەری هەبێت لەوەدا کە تورکیا هێرشەکانی بوەستێنێت کەمتری بکاتەوە تێکەلکردنا دامەزراوەیە کوردی دەگەل حکوومەتە سووریە وێ چ کاریگەریە دروست بکە چ گۆڕانکاری دێ دروست ببن بێگومان ئەوەی کە هەسەدە باسی لێ کردووە وەکو هێزێک لە چوارچەوەی سووریەدا دەیەوێت بمێنێتەوە و لەرە ئاراستەیەشدا هەمیشە باسییان کردووە گفتوگویان هەبووە پەیمانەکانیش کە بڵاویان کردوێتەوە لەو ئاراستەیەدا بووە مادام کە خۆیان لە چوارچەوەی سووریەدا دەبینەوە مادام کە خۆیان وەکو هێزێکی سووریایی دەبینێن دەبێت کە پێم وایە کە هەنگاویش هەڵبنێن بۆ ئەوەی کە زیاتر پەیوەست بن بە پرۆسەی سیاسی لە سووریەدا و هەر ئەم هەنگاوەش هەر لەو ئاراستەیەدایە کە بە فەرمیناسیینی دەوڵەتی سووریە و دروستکردنی پردی پەیوەندی زیاتر لە نێوان بەڕێوەبەری خۆسەر و دەوڵەتی سووریە حکوومەتی ئەحمەد شەرعدا بۆ ئەوەی کە بتوان زیاتر لێک تێگەیشتنیان هەبێت و هاوکات ئەم پەیوەندیانە دەتوانێت ترس و دڵەڕاوکەی هەردوو لا کەمتر بکاتەوە یەک بابەت کە زۆر زۆر گرنگە لە پرسی دانوستانە ئەوە یەکە لایەنەکان دادەنیشن پێکەوە قسە دەکەن بەڵام لە مەبەستی یەکتر تێناگەن لە بەرەوەی کە مەبەست بابەتێکە کە پێوانەی نییە لە مێشکی مرۆڤەکاندایە کەواتە لە هەنگاوەکانە کە هەڵی دەنێن ئەمان دەتوانن لە مەبەستی یەکتر تێبگەن ئەحمەد شەرع چەندە دەتوانێت بەرەوە ئاراستەیە هەنگاو بنێت کە بۆ نمونە مەزلوم عەبدی دەیهەوێت و هاوکات مەزلوم عەبدی چەندە هەنگاو دەنێتە پێشەوە بۆ ئەو ئاراستەی کە ئەحمەد شەرع و حکوومەتەکەی دەیهەوێت و لێرەدا تێگەیشتن دروست دەبێت تێکەڵکردنی دامەزراوەکانی ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا هەر لەو ئاراستەیەدایە کە دەیانەوێت کە متمانە دروست بکەن لە نێوان یەکتردا هاوکات کە ئەحمەد شەرعیش باس لە پرسی مافی کوردی کردووە ئەویش دەبێت کە ئەگەر لە دەستورە بنووسرێتەوە کە ئەمانە دەتوانێت متمانە دروستکە و نزیک بوونەوە دروستەکە لە نێوان ئەم لایەناندا و پێویستیشیان بە یەکترە بەڕاستی ئەم دوو هێزە هەردووکیان هێزی چەکداریان هەیە پشتیوانی نێودەوڵەتیان هەیە ناتوانن هەتاک و سەر پێکەوە بەریەکەوتن و لە شەڕابن و بۆ ئەوەی کە بتوانن سەقامگیری زیاتر بەرپا بکەن لەو ناوچانەی ژێردەسەڵاتیان بەتایبەت ڕۆژاوای کوردستان کە پێویستی پێیەتی لە 2019 تاکو 2021 تورکیە ژێرخانی ئابووری و مەدەنی ڕۆژاوای لە ناو بردووە خەڵک ئاسایشی باشە پرسا داویەشتە بکەم ئایا ئەف ڕێکەتنە دکارە ببیتە خاڵەکە دەستپێکێ و بەردەوام بیت یان ژیتنێ ئاگربەستێک یان ڕێکەتنێکی تەکنیکیە ئاخفناتە سەرڤەیەکی چییە؟ بێگومان ئەم ڕێککەوتنە پێشووتر قسەی زۆری لەسەر کراوە تاکو گەیشتون بەو هەشت خاڵە و من پێم وایە ڕێککەوتنی دیکەش هەیە لە پشتی پەردەوە ڕێککەوتن گەلێک هەیە کە کراوە کە باسی لێ ناکرێت و دانراوە بۆ قۆناغەکانی داهاتوو لەسەری گفتوگۆ دەکرێت بۆ ئەوەی کە زیاتر لە یەکتر تێبگەن بێگومان لە هەنگاوی داهاتوودا بابەتی زۆرتر تێدە بەرباس و پێم وایە کە ئەم ڕێککەوتنە دەتوانێت کە دەواازەیەکی باش بێت بۆ ئەوەی کە بتوانن ئەم لایەنانە لەگەڵ یەکتردا نزیک ببنەوە لێک تێگەیشتنیان لەگەڵ یەکتردا دروست بکرێت
و تەنانەت بەرەو ئەو ئاراستەیەش بڕۆن کە بتوانن پێکەوە هاوکاری باشتریان هەبێت بۆ ئەوەی کە بتوان سەقامگیری لە سووریەدا دابین بکەن لەبەرەوەی کە لەم ڕێکەوتنەدا ئەو خاڵی کە زۆر باسی لێکراوە گرنگەکەی خاڵێکی کە باز لە شەڕ لە دژی پاشماوەکانی بەشار ئەسەدە ئەمە ناڕاستە و خۆ مەبەستیش ئێرانە بۆ ئەوەی کە بڵێن کە ئێمە دەمانەوێت کە دەستی ئێرانیش لە سووریە ببڕینەوە و دەیانەوێت کە لەو ئاراستەیەدا هەنگاو بنین کە سەقامگیری زیاتر لە سووریەدا هەبێت بۆیە ئەمە وەکو هەنگاوی یەکەم زۆر زۆر گرنگە و پێشم وایەکە زیاتریش ڕێکەوتنی زیاتریش بە دوای خۆیدا دێنێت. gelek spas بۆ مەیسا موڕادی شارەزاد کاروباری سیاسەتی نێودەوڵەتی ڕاستەوخۆ لە دانیمارک میوانێ کورسات نیۆز بووی gelek سپاس ji بۆ زەڵاکردناوی بابەتی سپاس.